ئێرە گوندی شێوەڕەشە بەرزترین گوندی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ڕووی دەریا. ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفری لێ دەبارێت. گرفتی هاتوچۆ ڕێگاوبان گەورەترین گرفتی دانیشتوانی ئەو گوندەیە. ساڵانە لەگەڵ هاتنی بەفرباریندا هاتوچۆی ئەو گوندە ئاستەم دەبێت و تەنانەت لە ئێستادا کە ڤایرۆسی کۆڕۆنا بوونی هەیە زیاتر مەترسی لای دانیشتوانەکەی دروست کردووە و داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بەلایەنە تەندروستەکان بدا. ئەو بارینی بەفرە شەپۆلە بەفرێکە لە دوێنێ شەیۆدەیانی ئەو ڕۆسبینەکەی دەوری سەعات چاریەوە دەستی پێ کردووە. ئاستەنجێشی زۆر قورس بۆ ڕێگاکەی ساز بۆ دیسان وەکو ساڵانی پێش و ڕێگا بە پێی پێویست نییە سایارە دێن لە خوارەوە ڕابەسەر دەکەون بێ ئەوەی کە ئەدەواتە شتەکی زستانیان پێبی دێن ڕێگاکەی دەبەستن. ئاستەنجێشی قورسیان بۆ خەڵکەکە و بۆ دەوەرەکەی ساز کردو و ئێستاش بەشی خۆتان دەبینن لە پشتە من وا تەڕناش دەکات سبەینێ بەسەر کەوتۆ لە گەراجی بێ هەموو شتە. ئەو نەخۆشیە بەربڵاوە ئەگەر هاتوو ڕێژەی بەفربارین زۆر بێت و ڕێگاوبانەکان دابخرێت ئەمە گرفتی سەرشی بۆ ناوچەکە دروستەکە و هەروە لەگەڵ ئەوەشدا ئێرە ناوچەیەکی کوێستانیە ساڵانە ڕێژەیەکی بەفر تا بگرە هەندێک ناوچە دەگاتە مەتر و نیوێک زیاتر بگرە زیاتریش پێویستە لە چاو ناوچەکانی تری کوردستان سوتەمانی زیاتر بەو ناوچانە دابین بکرێت لەبەر ئەوەی پێویستی زیاترە سەرماکان زیاترە و ڕێگاوبانەکان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی بێتە سەرخە لەسەر ئەم بابەتە ئالیەتی زیاتر و بەفڕاماڵینی زیاتر بۆ ئەم ناوچەی دابین کا کۆڵانەکان خایم بکاتەوە پەرەیان پێبدا شارەوانی دایما وەکەتی تەندروستیش بەڕاستی لێرە کەرتێکی زۆر لاوازە. لە شەوی ڕابردوو ئەو شەپۆ لە بەفرە ڕووی لەو ناوچێکرۆنە نای حاجۆمەران بەڕاستی زیاتر لە 10 سانتیم بەفرباری و ئاستەنجی بۆ ناوچەیە دروست کردووە. داوا لە حکوومەت دەکەین ڕێگاوبانەکان پاک بکاتەوە نەفتمان بۆ دابین بکات لەبەرەوەی ئەو شوێنە سەختترین شوێنی هەرێمی کوردستانە حاجۆمەران. لە یەکەم بەفربارینی ئەم ساڵ گرفتی هاتوچۆی بۆ شفێران و بازرگانانی دەواازەی سنووری حاجیۆمەران دروست کرد. ئێستا لە سنتەری ناحی حاجیۆمەران نزیکەی 10 سانتیمەتر بەفرباریوە بەڵام ڕێگای هاتوچۆی پەک خستووە. شوفێران و بازرگانان داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمساڵ جیاواز لە ڕابردوو مشوری ئەو ڕێگایە بخوات بۆ ئەوەی کارە بازرگانیەکان پەچیان نەکەوێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی حاجی ئۆمەران.